بەناوی خی گەورە میهرەبان خۆشەویستان زۆر پرسیاری ئەومان لێ ئەکرێ کیسی گورچیلا چییە؟ کیسی گورچیلا سوپاس بۆ خی گەورە نزیکەی 95 حاڵەتەکان کیسی ئاوی و خاوێنی پێویستی بە هیچ نییە لە جۆری یەکەم یاخود جۆری دووەمن ئەوەش تەنیا ساڵانە یەک جار بە دوواداچوونی دەبێت. بەڵام دەرەجە 3 و 4ەکە لەوانەیە جاری وهەیە 150 بۆ 195 حاڵەتەکان پیس بێ ئەو کاتە عملیاتی دەوێت. و ئەو کسانی کە خاوێنن بەشێکی زۆری خەڵک لەوانەیە دروستی بکەن بە جۆرێک کە 150 خەڵک لە دوای تەمەنی چەند ساڵی لەوانەیە کیسەکە دروست بکە. بەڵام وەکو باسمان کرد زۆربەی هەر زۆری لە جۆری خاوێنن بۆیە پێویست بە قەلەقی و دڵەڕاوکێ ناکات. بەڵام ئەگەر لە جۆری 3 و 4 بوو ئەوە پزیشکی دیاریەکە بەکردن بە ئەنجامدانی تیشکی سیتی یاخود بە سۆنەر هەندێک جار تەشخیص ئەکرێ لەو کاتەدا پێویستی بە نەشتەرگەری دەکات. بەڵام زۆری یەکەم و دووەم کە لە زۆری خاوێنن ئاویە هیچی ناوێت ئیلا لە 3 حاڵەت نەبێ ئەویش ئێستا باسی ئەکەین. لە 3 حاڵەت پێویستەکە نەشتەرگەری بکەین وەکو ئەم چارەخوازەکە ئەبینی. حاڵەتی یەکەم ئەگەر بێت و چارەخوازەکە ئازارێکی زۆری هەبێ ئەو کیسەکەیەتی ئێستاکە ئەیبینن. حاڵەتی دووەم ئەگەر تووشی هەوکردن ببێ. حاڵەتی سێمیش ئەگەر شوێنەکەی هەستیار بێ زەختی لە بۆڵی گورچیلە کردبێت و تووشی ئاوسانی کردبێت. ئەم چارەخوازە ئێستاکە ئەیبینین ئازاری زۆرە بەردەوامە ئێمە چارەسەری پێ ئەدەن ئەگەر بێت و هەوکردن و ئازارەکەی نەمێنێ پێویست بە عەمەلیات ناکات. بەڵام ئەگەر حاڵەتانەی هەبێ ئەبێ نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین. بە هیوای لەشساغی و تەندروستی بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی